بەهۆی تای خوێنبەربوونەوە بۆ پێش ڕۆژانی جەژنی قوربان ڕێکارەکانی سەربڕینی ئاژەڵ لە سلێمانی چڕتر دەکرێتەوە و جگە لە کوشتارگاکان ڕێگە بە سەربڕینی ئاژەڵ لەسەر شەقامەکان نادرێت. ئەوەش نیگەرانی ئاژەڵ فرۆشەکانی لێکەوتۆتەوە دەڵێن حکومت ڕێگە لە کار و کەسابەتی ئەوان دەگرێت. کیلۆ گەشت 24,000 22,000 چند کیلۆ گەشتێکری بە 14,000 فەقی زۆر زۆرە کاکە ئەمجار نایڵن ئێتە سێتەرەکان لە سێتەرەکان داخڵەکرێت دەدان زیادر ئەگەڕێتەوە خەرامەتەکەن هەڵە دەدانە زیادر نابێت ئینە دەرۆ ئەلادەکان چی لێگەن فڕی بن چی لێگەن ئەوانش بۆ چیان هاي بۆ فرۆشتنەوە بۆ خێریانە لەبەر ئەوەیە حیوانگران بووە ئالیگە هەرزانە کێشەی نیە بەس نازان هۆی ئەم هۆکاری ئەمە چییە کە نایڵن بێتە ئەم دیۆ إنها سبب يوم شيء كذا نازاني والله خلص يبقى ما خوي مياني الرسمية ولا ميانا حيواني نكرر ونسرنا بالري خلوا بكل شيء أو كأم نخوشي عادنا تعارى وأم الله صبرنا ممنوع أبي أو كسر خوي شاري جود وزيته الله تبي بك كشتارجي سليماني لا قردوين لا قرقول خلي نابت ليرو أن جاكينا أو استحامة النابت ليرو مليون خلق خيرك ليرو براو قرقول شون خلق حيوانك بينت وشون أمر في بكري أمر سرنا قريت. بريهم الناس أمر جريا باركش لقربانا ببيانو بيسو بوخلي وأما كرا بيرار أما كرا الناس أمام دجاتي ديني إسلام الدجاتي أجل الدجاتي خلقي فقيرة أي كان بوي إسفادة نكن أين نازانم أم بتاعهم بربونا بابلن شنيا جابوني لكاتي أم ججناها توا يعني ألين أما أنا بيسو بوخلا باش خلقي ما أنا شحال زقال شوية كي باكو تميزا إيشكا بلام كتو بوي دابين نكي لكوا إيشكا وأنا تويد خاص شوية كي دابين نكردو هادو يلا يبرو لا قرقول سري برا كابرا يح حيوانك كاب خير جشن كابرا 200,000 بيه 250,000 بيه تو حلي رو بيكابه بتايبتي بو حيوانك و 40,000 ناچه بو قرقول. فرۆشتنی ئاژەڵ لەو مەیدانانەی دیاری کراوە هاوشێوەی ساڵانی ڕابردوو ئاساییە کە بەشێکیان بە چواردەوری شەقامی 6 مەتری و لە ناو گەڕەکەکانی سلێمانین بەڵام سەربڕینەکەی تەنها لە کوشتارگای قەرەگۆڵ دەبێت کە نیو کاژمێر لە سلێمانیەوە دوورە. هاوکات نوێنەری ڤێتەنەری سلێمانی بۆ پەیام دەڵێت ئەو ڕێکارانەی گیراونەتە بەر بۆ خۆپارێزیە لە بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون. ڕێکارەکان هەروەکو ساڵانی ڕابردوو داوا لە هەوڵاتیانەکەین گۆشتی سەر شەقامەکان بە هیچ شوێک سەربڕین بۆ ئاژەڵ نەکەن و قوربانی نەکەن چکە بە دڵنیاییەوە گۆشتێکی تەندروست نییە وەک کوشتارگەمان و ستافی کوشتارگەمان لە ڕۆژانی جەژندا ئامادەی وەک بەڕێبەراتی ڤێتەرنەری چەند هەموو ساڵێک ئەم ئاگاداری کردو و هەوڵاتیانی ئاگادار کردوەوە کە سەربڕین تەنها لە کوشتارگەکانە ئەنجام بدرێ بۆ مەبەستە بڕیارماندا بە ئاگادارکردنەوەی هەموو هەوڵاتیان لە ڕۆژانی جەژندا ستافی کوشتارگە و کوشتارگە ئامادەیە و داوایان لێکین بە هیچ گۆشت لەسەر شەقامەکان سەر نەبڕن و فرۆشتن ئاساییە و چکە ئەلحەمدوللا تا ئێستا حاڵەتێکی وامان نییە و ترسمان نییە بەو شێوە بەڵام خۆپارێزیەکان ئەوێت تونکەینەوە و بەو مانایە ناکەیت ڕێکار نەگرینە بەر بەڵێ ڕێکارێکی تون دەگیرێتە بەر بۆ ئێمە بەرە وەرزی گەرماڕوین بەرەو حاڵەتێکەیە تای خوێنبەربوون بۆ ئەمە بەسابێ بە هەموو شوێ خۆمان لەم وەزعانە بپارێزی. ساڵانە ڕێژەیەکی زۆر قوربانی لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بەڵام ئەمساڵ ترس لە بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەربوون و قورسکردنی ڕێکارەکانی قوربانیکردن ئەو کەسانەی نیگەران کردووە کە نیازی قوربانیکردنیان هەیە. سەرڕایەوەش زۆرن ئەوانەی ئەم ساڵیش دەیانەوێت ئەو سونەتە زیندوو بکەنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.